ئێمە ڕۆیەمە لێرە کۆبووینەتەوە بۆ وەبیرهێنانەوەی 6 ساڵ تێپەڕبوون بەسەر کارەساتێکە کارەساتێکی جەرگبڕ کە تا ئیستاش لە کاتی وەستان بۆ ڕۆحی شەیدان پانۆرامایەکی ئەو مێژووە ئەو کارەساتە بە مێشکمانە تێ ئەپەڕی چۆن لە ڕۆژگارێکی وادا لە سەدەیەکی وادا دوژمنکاریەک کە ئاراستەی دوژمنەکە بەرەو کوردستان و بەرەو شنگال نەبوو پرسیار لێرەدایە شنگال بۆیە بەسەر هات ئێمە لێرە و لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگمانەخانێت پاڵ دەنگی هەموو ئازادی خوازێک و کوردستانیەک لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو دنیا ئازادی خوازان کە شنگال لە جوگرافیا لەکوێ بوو خۆ لە ئەفریقا نەبوو لە ئەمریکا نەبوو شنگال لە ناو جەرگە و لە ناو دڵی کوردستاندا بوو لە ژێر دەسەڵاتێکا بوو لە ژێر پاراستنی گەورەترین قەوارە و سیاسی و هێزا بوو بۆچی بێ بەرەنگاربوونەوە تەسلیم کرا دیارە هەر یەک لە ئێمە ئەو ئازار و ئەو ئەشکەنجە و ئەو ناخۆشی کە بەسەر هەموو تاش